خۆشەویستانی کەناڵی یوکەیفۆ سڵاوتان لێبێ. یەکەمین کەناڵی یوکەیفۆ لە بەریتانیا بۆ کوردانی خۆشەویست. ئەم ڕۆژەیەکێ لە مارکێتەکانین لە ئێوارەی ڕەمەزاندا و مارکێتە بەسەرەکەینەوە بزانین پرایز یاخود سعری شتومەکەکان بۆ هێنزیایی کردووە. ئایا هاوڵاتیان تا چەند دڵخۆشن، ئایا هاوڵاتیان چ پێشوازیەکیانە بێ، ئایا هاوڵاتیان چ گلەی و گازەندەیەکەکەن. وێ پێمان خۆش وەکو کەناڵی یوکەیفۆ کە یەکەمینین دەمانەوێت لێرە بپرسین ئایا بۆ ئەم شتومەکانە گران بووە، ئایا هاوڵاتیان ڕاو پێشنیاریان چۆنە. لەگەڵ هاوکارم شەموز نادر بەردەوامە بین و لەم ڕووماڵەیە هاوکارمان بن. جابینەرانی خۆشەویست، لێرە دامەوێت کۆمەڵێشتی زۆر تایبەتتان پیشان بم کە لە بەریتانیا هەیە. ئیوایە کێشەی ئەوەی هەیە لە بەریتانیا هەندێشت دەست ناکەوێت. ئێوە سەیری ئەو تەماتەیەکەن، وەکو تەماتەی کوردی وایە، تەماتەیەکی زۆر جوان پینک، شتێکی پەمەیی زۆر جوان زۆر تایبەت، ئەنواع نوع تەماتە، یاخود ئەم بیبەرانەی کە هەیە، خاصن ئەم نوع پاقلەیەی کە پاقلەیەکی زۆر تایبەتە بۆ شلەی پاقلە خەڵکێکی زۆر حەزیلەتی، یاخود ئەو تەماتە وردە کە تێبینیەکەین ئەم تەماتە وردە بۆ گۆشت برژاندن یاخود بۆ هەر بابەتێکی کە بەکارهێنرێ، یاخود ئەم سێوی بنعەرزە لێرە سێوی بنعەرزیش هەیە، ئەم سێوی بنعەرزە کە بەکاردێ بۆ تشات و بۆ چەند بابەتێکی تر. کۆمەڵێ شتیکەی لێ لەوانێ من ناوەکانیان نەزانم کە بەڕاستی لێرە زۆر تایبەت و شتێکی جیاوازن. بەهەیەکێکە لەو خواردنانی کە لە کوردەواریە هەبووە، ئەمە خواردنی بەهەیە یاخود بەهەیەکی تایبەتە کە لە کوردستان هەندێک خەڵگەی پیشێنێ بۆ نەخۆشی بەکارهێنێ. و لێرە دامێ ئاماژە بۆ بکەم لێرە و لە بەریتانیا کەنگر هەیە یاخود چوالە هەیە. تۆ سەیرم چوالەیەکە نڵی چوالەی شارباژێر و هی کوردستانە، ئەمەیەکێکە لەو چوالە تایبەتانە. خواردنی سەوزەواتەکان، تەڕەتیزە، تەڕەپیاز، هەموو ئەو بابەتە سەوزانەی کە هەیە، یاخود خواردنی هەنگی دنیا، ئەمە هەنگی دنیا کە یەکێکە لە میوەنایەبەکان. بە هەموو شێوەیەک خەڵک لێرە پێشوازی لە بابەتە کوردیەکانەکا و گرنگی زۆر پێئەدا، یاخود لەو هەندێک بابەتی سپی وەکو ماست و پەنیر و کۆمەڵێ بابەتی کە ئەتوانم هاوکارم لەگەڵ مابێت من ئەو بابەتانەی پیشانەدەم کە لێرە زۆر گرنگی پێدراوە و گرنگی بۆ بابەتە ئەدرێ خەڵکێکی زۆر حەزی پێەکە. پێم خۆش هاوکارم لەگەڵ مابێ. کەشێک یەکێکە لەو خواردنە کۆنانەی کە لە کۆندا گرنگی پێدرا و لە ئێستاشدا لە بەریتانیا کەشێک هەیە، یەکێکە لەو خواردنانی کاکرێتە ئاوە یاخود سوورەکرێتەوە بە هەر چەند شێوازێ خەڵک خۆی بەکاریهێنێ. کەشک ئەمە کەشکە خواردنێکی تایبەتە و بۆنێکی تایبەتیشی هەیە و دەمەوێت ئاماژە بە قەیماغ و بابەتە سپیایانە بم کە لێرە لە بەڕادەکەیە هەیە، وەکو ماست، وەکو پەنیر، وەکو قەیماغ، وەکو تاعین، وەکو محەلەبی، وەکو ئەو بابەتانی کە لێرە زۆر بەکاردێ. یاخود سەیری ئەو پەنیرانەکەن، ئەم بابەتی پەنیرانە کە پەنیری تایبەتن و لێرە کۆمپانیای کوردی هەیە کە محەلەبی و کاسر دروستەکەن. ئێستا ئەمە یەکێکە لەو محەلەبیانەی کە نیشاستە و شتی هەنێت شتی تایبەتی پێوە کراوە. وە قەیماغ هەر کۆمپانیایەکی کوردی و فارسی و یاخود چەند کۆمپانیایەکی کە بەکارهێنەمە قەیماغە و لێرە بە هەمان شێوە هەنگوێنی کوردیش هەیە. و دەمەوێت ئەوە بڵێم کە کۆمەڵی بابەتی زۆر تایبەت هەیە لێرە. ئێستا بۆ نمونە هەوێنمان هەیە، هەوێنێکێکە لەو بابەتانەی کە بەکارهێنرێ بۆ پەنیر و بۆ هەر خواردنێک کە خەڵکەکە خۆی بەکاری بێنێ. و دواتر حەمسمانەیە، حەمس بەتەحین، یەکێکە لەو خواردنانی کە کورد و عەرەبی زیاتر هەر بەکاریهێنێ. کۆمەڵی بابەتی کە بەڕاستی لێرە خەڵک زۆر حەزی پێەکا و زۆر ئاشنای پێێتی. دواتر لەوێ ئێمە زەیتونمان هەیە، زەیتونی فرێش، زەیتونی تازە، زەیتونێکی زۆر تایبەتە کە ڕۆژوانان خۆیان حەزی پێەکەن. ئەمە شێوازی زەیتونەکانە کە لێرە ئامادە کراوە، خۆش کراوە بەو چەشنە. هەرێک لە ئێمە لەوانەیە حەزمان لە زەیتون بێ ئێوارانی ڕەمەزان. من خۆم لێرەوە خۆم دەمم ئاوی کردووە، وەک چۆن باسی کەم کۆمەڵێ پەرداخ و بابەتی کوردەواری لێرە کە هەیە تەماشاکەین بۆ خواردنەوەی ماستا و ئاو یاخود هەر بابەتێکی کە بەکاردێ. و لێرە تاعینمان هەیە لەگەڵ هەنگوینە، تاعینی کوردی لاموابێ کاک ڕێبوار هەڵەبجەییە، هەنگوینەکەش بە هەمان شێوەیەکە لە هەنگوینە نایەبەکان. و لێرەشەوە دەمەوێت بە تایبەت بچمە لای بەرپرسی ئەم مارکێتە کە بەڕێز کاک زوبێرە. ئەگەر کاک زوبێرم لەگەڵا بێ سپاس یەکەم.
کاک زوبێر سەلام عەلەیکوم سڵای خی گەورە لە بەڕێستان بەخێر بیتەوە کاک زوبێر پێمان خۆش بوو سەرەتا بزانین چ پەیامێکە هەیە بۆ ڕەمەزان سەرەتا بەخراندنی و دەکەم بەخێمە سەر چاومان و پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانێک و بەتایبەت کوردانی تاراگە و وڵاتی بریتانیا و شاری بێنەوەکان بەتایبەتی بەخێمە سەر چاومان کاک زوبێر خەڵکانێکی زۆر گلەییان لەوە هەیە کە نەکی تۆی هەموو ئەو شوێنانە پرایسەکانیان بەرز بۆتەوە سعرەکانیان گران بووە ئایا هۆکارەکە ئێوەن یا هۆکاری زۆر گەورەتر هەیە وەڵایی ئەوەی ڕاستی بێ ڕاستەوە لە هەموو شوێنەکان پرایس هەستاوە هۆکاری ئێمە نین هۆکاری سەرەکی توزارە گەورەکانن بەڕاستی دەنا من باوەڕ دەکەم بە سۆری خۆم پرایسەکان لە شوێنەکانی خۆیان بۆ نمونە یەک سندوق یان یەک بۆکس معدەنووس کە پارسەلی پێڵم بە ئینگلیزی هەتا پارەم کاتە مانگی 11 9 پاوان بۆ مەکسیمم زیاتر نەدەڕۆیشت ئێستا بە 15 پاوان 16 پاوانە 6 پاوانی زیاد کردووە گرانبوونی ئەوەش تەنها دەکرێت سەر توجارەکان و هەمووشی گلەی لە چێ دەکە گلەی لە رووسیا و لە یوکرانیا دەکات ئایا ئەوە هەموو دەکرێت سەر رووسیا و یوکرانیا بەڕای من شتەکە هەموو بۆ تەشتێکی سیاسی و لە توجارە گەورەکان ئەمان کردو بەڕاستی دەناویست پەیوەندی بە ئەو شەڕی یوکران و رووسیاوە نیە ڕاستە ئێمە وەکو خودی خۆمان ئاردمان بۆ دێ ئاردی بیکری ناو بیکریەکەمان بەڵێ کۆمپانیاکە پۆڵۆنیە و لە رووسیاوە لە یوکرانیەوە دێ لە ماوەی یەک هەفتەدا دوجار ئەوراق وەرەقەمان بۆ هاتووە کە ئاردەکە 270 پاوان بۆ یەکتەن سعری چۆرە سەر بۆ یەکتەن ڕێژێکی زار زۆرە بەڵام ئێمە تاکو ئێستاش نرخی نان و سەمونەکەمان کە سەی دەکەن هەروە خۆتی و هیچ دەستکار نەکراوە و نەمانگۆڕی و گرانیشمان نەکردوە سێنان بە پاوانەکە بەڵێ سەمونەکانیش چەند نوع سەمونێکمانەیە چەند جۆرە سەمونێکمانەیە هەتاوەکو ئێستا دەستکارمان نەکردووە نرخەکانمان نەگۆڕیوە لەگەڵ ئەمەشدا کە نرخی ئارد کە زۆر گران بووە و ڕۆن گران بووە کە بە خۆتان دەزانن غاز و کارەبا هەموو ساڵە گران دەبێ و بەتایبەت ئەم ساڵ زۆر گران بووە دەبێت لەسەر ڕۆن بوەستین ئایا ڕۆن گەورەی لەگەڵ کۆمپانیا گەورەکانیشە ئێستا بۆ نمونە لێرە کۆمپانیای ئازدا و تێسکۆ و لیدڵ و ئالدی و کۆمەڵی کۆمپانیایی کە لەوێ شەهر کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە ئایا ئەم ڕۆنانەی کە ئێوە هەتانەیە لە نیسبەتێکا چەند پاوەند زیاتی کردووە بۆ نمونە ڕۆنی کە وەکو نمونە بین ڕۆنی 5 لتری سانفلاوە کە ڕۆنی کڵۆ ڕژە ماوەیەک پێشستا بڵە 3 مانگ 4 مانگ پێنجستا تەنانەت لە خودی ئازاو لە تێسکۆ بە 4.99 5.99 مەکسیمم لە کاشەکارەکان بە 3.80 بوو ئێمە دەماهێنا وەکو سعری ئازدا و تێسکۆ تقریبا 5 هەر بڵێ 5 گرانتر هەزانتر دەمافرۆشت بەڵام ئێستا لە خودی کاشانکاری من دوێنێ ڕسمم گرتووە بە 13 و پێرێ بە 13.99 بوو یەک بتڵ 5 لتری 13.99 واتە 4 پاوان حیسابکە دوێنێ چوومەوە بە 15.99 بوو لە یەک ڕۆژدا 2 پاوانێکی فەرق کردەوە سابکە لە 100 دەتوانین لە 100 لە 150 100 بۆ 150 زیادی کردووە کاتێک نرخی بە 3.99 بە 4.99 بوو ئێستا 15.99 چەندی فەرق کردووە فەرقەشی یەکزار زۆرە بەس لە هەمان کاتی شای ئەمە تەسیری نییە لەسەر ئۆکرانیا و رووسیا کە ئەوان شتیان ناردووە تەنها تورکیایە خۆدە وڵاتانی کە هێشت ئەنێرن شتیان گران کردووە زۆربەی شتەکان کە دێ ئەو ئێمە بەتابەت ئێمە هەموو تورکیە لە 150 ئەشیاکانی ئێمە لە 150 ناو دوکانی ئێمە موادەکەمان تورکیە سەیدکە تورکیە لە 150کەی کە دەتوانین بیکەین بە ئێرانی بە عەرەبی بە کەمێکی ڕۆمانیمان هەیە بەس حەڵاڵە و ئەوی دی کە خواردنی کوردی و بەتابەت ئەم خواردنانی کاگرێبا هەڵەبجەی تاعین و هەنجوین و کونجی و مەسکەت و هەروەها هێندە قەزوانی خۆشکرا و بنشتی کوردی ئەوشتانەمان هەیە لە خوا بزە وردەوتدا دەستی پێکردە شتە کوردیەکانی خۆمان من وەکو خۆم مانگی دوو لە کوردستان بووم چوومە لای کاک حەمید مامۆستا حەمید لە هەڵەبجە یەکێکە لە جوتیارە نمونیەکانی کوردستان قسەی لەگەڵ کاک حوسێن کردم ئەم کاک حوسێنە بەخۆی بەڕێوەبەر و وتێبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشی وەزارەتی سەعە و کشتوکاڵە داوای وەرەقەم کرد وەکو کتابم بۆ بکەن کە بتوانم بەرهەمناوخۆیەکانی خۆمان بنێرین بۆ دەرەوە بۆ بریتانیا پێویستمان بۆ ئەوراقی من بە خۆم پار بە خۆم چوومەوە پار بەهار مانگی 3 چوومە کوردستان بۆ وانەی خۆم چوومە کوردستان تووشی بەڵاشی زۆر گەورەژم لە ڕێگا لە تووشایی ڕێگان زۆر پێکردم بەڕاستی تەشخەڵان پێکردم لە تووشیان لەبەی ئەوراقی تەواوم پێنەبوو
هێندێک ئەشیام هێناوە وەکو سەماوەرەوە سەماوەرمان هەیە سەماوەری کودی و قاب و قاچاق و سەر فەڕش و ئەوشتانە هێنا سەماوەری کارەبایی و سەماوەری دارە مەشکەی دۆ سەرفەڕشم هێناوە و پەرداخی فافۆن لەگەڵ قاب و قاچاقی فافۆن هێناوە شیشی گۆشتم هێناوە شیشی کەبابم هێناوە زۆرشم هێنا لە کوردستان بەڵام ئەمانە ڕاستە پێویستی بە ئەوداقێکی وانە بوو کە لە حکوومەتەوە بێ بەس پێویستی بە وەسڵێکی تەواو بوو وەسڵەکان هەموو تەواو بوو بەڵام وەکو خواردن ئێمە خواردنێکی یەکجا زۆرمانەیە لە کوردستان بەرهەمێکی زۆرمان هەیە کاک مامۆستا حەمید تی ساڵی پار 20 تەن شووتیان فرێداوە یعنی 20 تەن شووتی گوناح خەسار بێ بۆ لەبەری مشتری نەبووە کەس نەیکڕیوە تەمادێکی یەکجا زۆریان هەیە کاڵک هەیە ترۆزی هەیە خار هەیە هەنجیر هەیە ئێمە هەموو ساڵە لێرە هەنجیرمان بۆ دێ دەبێت ئۆردەریکەین بە تایبەت لە حەلوەکە لە لەندەن لە کۆمپانیا تورکیەکان کە لە ئیسپانیاوە دێ لە تورکیاوە دێ جێلاس هەیە ماشەڵڵا جێلاس ئەوەندە گەورەیە باشە ئەم شتانەوە بۆ دێ دەبێت بە تایبەت بێنی باش ئێمە ئاشای کوردی خۆمان هەبێ لە کوردستان بتوانین بهێنین بۆ پەنابەرین بە ئاشای وڵاتان وانە گرنگی بین بۆ خواردنەوەی کە هەیە لە کوردستان ئەمە بینە دەرەوە هەڵێکی جدیتان داوە جدیتر لەگەڵ چەند کۆمپانیایکی کە خۆت چەند کۆمپانیایەکە متان پێکەوە چەند لەوریەک بنێرنی هەنێن باڵتانم کڕێنەوە من وەکو خودی خۆم بەڵێ هەوڵمدا و لەگەڵ برادرشکە کاک عومەر هەیە کۆمپانیا کە ناوی کۆمپانیاکەم لەسەر لە نیم لە کوردستان لە زۆریش کۆمانەکەی مەرغوب و گەورەیە هەوڵمەنداوە شتێکی وا بکەین بەڵام من زیاتر ئەوەی کە دەمەوێت بیکەم بەڕاستی ئەشیا ناوخۆیەکانە کە بینین و خواردن وەکو سەوزە و میوە شووتی کاڵک ترۆزی و هەنجیر زۆ شتێکی باشە بەڵێ هاوینان کە ڕەواجی زۆی لەسەرە وەترێ هەر لە مۆسمێک کە دەرچی ئەشیا خواردن دەرچێ لە هەر شتێک هەبێ بتوانین بهێنین بۆ دەرەوە چی بکەین بۆ ئەوەی لە داهاتوە ئەم پرایسانە ینی بۆ نمونە ئێستا کۆمپانیایەکی تورکیا خودت کۆمپانیایکی کە ئەم شتانیان گران کردووە ئەگەر لێرە کۆمپانیایکی کوردی هەیە ئەم شیانەتان بە سعرێکی باش باتێ و لە کۆمپانیەکانی کە ناکڕن دڵنیایی ئێمە ئەگەر هەر کەسەکە بێ ئەم ڕۆژەکە وتم نافسۆ مناسب مەسکاری ئەگەر نرخێکە بێ بۆ منە ئەگەر ئەم کۆلایە ئەمە تورکیە ئەمە لە تورکیاوە دێ و بە عەرەبی لە نووسراوە بەس هەموو تورکیە ئەگەر هەر کەسەشکە هەبێ بە نرخی شارەزانتر بمداتێ بەڵام گرنگەوە کوالیتەکەی باش هەموو کوالیتی بێ بە دڵنیایی لی دەکڕم من دەتوانم زیاتر بفرۆشم و هەروە ئەوەی کە لێردا زەرەت دەکا یەک کە زەرەت دەکا تەنها مشتری فەقیرە هاوڵاتی فەقیرە زەرەت دەکا فیدباک یاخود ڕای هاوڵاتیان چۆنە لە ئێستادا ڕای هاوڵاتیان هەموو یەک ڕای هەیە لە 1990 هەمووی دەزانە شتگران بۆ و کەس گلەی نییە بۆ شێوێ خەڵگلی هەیە بەڵام کەس گلێ لە ئێمە ناکە ئێمە وەکو خودی خۆمان وەکو سانا ئینتەرناشناڵ لە 1990.5 يعني لا 0.5 ديالموكا خلق قليبكا قلي هرد بيل لبوي ناتواني هدلك هم غزرازك بس إما الحمد لله لا 0.5 خلق رأي لإيمي ولا اشتكان مانو خلق فيدباكي باش مانو تناند نمونش من هي زور عائلة كان دين دەستخۆشی لە کوڕەکان دەکەن لە ناو بەیکردی ناو قەسابی خواردنیان بۆ دێنن دەڵێن هەدیەوە کێکەوە خواردنە لە برۆی جوان خزمەتان کردوین و لە ئێمە دوو پێیجمانەیە پیجی فەیسبوک بە ناوی سان ئینتەرناشناڵ و ئینستاش بە هەمان شێوە و تیکتۆکش کە ئەم ڕۆشتێکی باوە هەم فیدباکێکی زۆری لەسەر بەڕاستی سوپاس بەخوای گەورە کە ڤیوێکی زۆری هەیە و خەڵکێکی زۆر فیدباکی باشمان دەکات لە ڕۆوە ئاماژە بەم شیرینیە بەم مانگی ڕەمەزانەیە ئەم شیرینە لە کوێ بۆتان دێ خۆتان دروستیەکانە نەوەڵڵا ئەم شیرینیانە بەڕاستی شتێکی زۆر تایبەتن بەڵێ زۆر کەسی هەیە کوردەواری خۆمان هەیە دەزڕەنجینە هەر لێرە خاتونێکی لەگەڵ هاوسەرەکەی تریشاتمان بدوێنێت تریشات وابزانام کەم بووە بەس شتێکی زۆر باشە ئەمەیان ئەم برمەیە گەسەرێکی ئەمە کە برادێکی هەر کوردی خۆمانە دەهێنێ بەڕاستی من بۆ خۆم دوێنێ لێم خوا تامێکی تایبەتی هەیە شتێکی زۆر خۆشە و شیلەی کەمە وا دیارە شیلەی زۆرە بەڵام وان نییە شیلێکی زۆر کەم و زۆر بەتامە ئەم شیرینیانەی سەرەوە تەنان ئەمەی لێ دەرچێ ئەوە هەموو لە لەندەن دەهێنین کۆمپانیایکی تورکە دووتی دەکە دیسان هاتینەوە سەر تورک کرمانزن بەڵام تورکن حیساب کە تورکن ستایلی تورکیە شتەی کاتامشتێکی کەم بەگوێکەم لە چەند ڕۆژەیە چەند هەفتەی پێشوو ئاگەر بڵێن تەماشاکەین ئەم شیرینیانە هەمووی پێنج پاوەند بە حەوت پاوەندزیایی کردووە بەڵێ بوون ئەمە ئەم برمەیە ئەم برمان ئەم زەنودا ئەمانەی کە زۆربەی پێعقلاوەکان سینی بۆمان دەهات ئێمە ئەمە کە دەڵێن سینی ئەم قیاسی عەفو بە ئەم مشتریانە بڕۆن بورە ئەم سینیە کە بامی و لە مەغازی تێدا بە 18 پاوەند بۆ ئێمە دێنا لەبەر ئێمە مشتریی دایمی بوون 8 ساڵە ڕۆژان بڵین هەفتانە بای لەسەروی 500 بۆ 1000 پاوەند ئەشیامان لێوەرگرتووە یعنی ئەوەن بەڕاستی حەدەدێکی زۆرە بۆ
وەکو دوکانێک لێک وەرگری بەڵام ئێستا کە ئێمە بە 18 پاوان وەرمان دەگەر ئۆتۆماتیکی کردوێتی 25 پاوان 27 پاوان یعنی تۆش ناچاری بەڵێ من ناچارم بیکڕم بۆ ناچارم لەبەروی مشتێکی داوای دەکە ئەگەر نەیکڕم نیمە مشتری دێ بۆ چیلۆک لە مقازی دێ بۆ نی چیلۆ لە مقازی ئەگەر من نەبێت دەستە شوێنیکە بۆی ناچاری نیمەش بکڕین ئەگەر بە نرخێکی زۆری کەمیش بفرۆشین هاوانی وەکو خێر ناچاری خێر بکەینە سەرێ لەبەروی بزنسە دەبێ خێر بکەی سەرێ بەڵام خێریش وامان نەکرد لەسەر هەر ئەو خێری کە لەسەر ئێمە دامان ناوە ئەوەی کە پێشوو لەسەری بووە بەڵام ئێمە ئەوەی کە زیانمان کردووە تەنها ئەو نرخە بۆ کە ئەم برادری کە بۆمان دێنێ کە لەسەر ئێمە زیاد کردووە ئەویش دەڵێ بۆی زیاد کراوە شەکر زۆر بەکاردێنێ ئارد بەکاردێنێ و هەویری پاقلاوە بەکاردێنێ ئەمما دانە هەموو جوێز بەکاردێن هەموو گران بووە ئەویش ناحەقی نێو بەڕاستی کرێشی لەسەر گران بوو غاز و ئاو و کارەبا گران بووە بۆیە هەمووش تاسیری کرد لەسەر مشتەکان کوی دەکەیەوە شتێکی جەنجاڵێکی دروست کردو و ناچاری کابرا هەمووی گرانیکە دواپەیان چیە بۆ ڕەمەزان وڵات دواپای من لە ڕێەوە پیرۆزبای ڕەمەزان و هەروەها پیرۆزبای جێژن لە هەموو مسلمانێک دەکەم و داواکارین لە دەسەڵاتدارەکان وەکە هەچەند هیچ شتێکی ناکرێ ناتوانین دوعای خێر بکەین ئینشەڵا بتوانین نرخەکان بشکێنەوە و ئەو شەڕ و شۆڵە نەمێنێ بەڵکو خەڵک بتوانێت ئیسفادە بکە بەڕاستی کارەساتە خەڵک ناتوانێت لەم وڵاتە شوان وەکو کوردستانی لێ هاتووە خەڵک زاقەی دێ و شت زۆر گران بووە خۆش بێ بەڵێ بەڕێزان دەمەوێت ئاماژە بۆ بکەم کۆمەڵی بابەتی نان و سەمون و کۆمەڵی بابەتی کە هەیە لێرەمێ بۆتان بگوازمەوە ئێستا ئەو وێنانەتان بۆ گوازینەوە بۆ ڕیکلامکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0 930 42 86 بەڵێ بینەرانی خۆشەویست دەمەوێت ئاماژە بۆ بکەم لەم جێیە کە شوێنی بیکەریە شوێنی دروستکردنی نان و برێد و سەمون و کولێرە و کۆمەڵی بابەتی کوردەواریە کە تەنانەت نانی تیریشی لێیە نەک لاما بێ لێرە دروست ناکرێ بەڵام وەکو نانی بازار و وەکو کۆمەڵی بابەتیکە کە لێرە ئاماژە دروستە کریا خودت کە لێرە گرنگی پێدرێ وەستای خۆشەویست لە ژوورەوەیە و نانە تیریەکانیشمانەر ئەم بابەتانن کە لێرە نانێکی تیری بچکۆلە دروستەکرێ و حالیان وەستای خۆشەویست خەریکی نان دروستکردنە دەمێ هاوکارم بێتە ژوورەوە گەر بکرێ بۆی ئەو وێنانەتان بۆ بگوازینەوە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ ڕەمەزانیشتان لێ پیرۆز بێ ئیشەڵڵا ماندوو نەبن گران نییە ڕەمەزان لەم کاتەیە تۆ بە ڕۆژوویت و والله بارە وڵی ناڕەحەتە ئارە وڵا گەورەی یارمەتیمانەدا ئیشەڵڵا چیت هەیە لەم ڕەمەزانەیە بۆ ئەوانی کە بە ڕۆژوو نابنیا چ پەیامێکە هەیە بۆ ڕەمەزان هیوادارم ئیشەڵڵا بۆ ڕەمەزانی داهاتوو ئەوەی بە ڕۆژوو نەبێ جارێک بەخوای بچێتەوە و سێری ئەو خەڵکانە بکە کە چۆن ڕۆژوو ئەگرن ڕۆژووی خۆیان بگرن بەڕاستی جیاوازە لە ساڵانی کە بۆیان چی ئەم ساڵ جیاوازەکەی لەوەی من ئەوەیە کە بەڕاستی ساڵێک لەسەر تەنور نەبوومە کە ئەم ساڵ لەسەر تەنور بوومە بە حەول و قووەتی خوا و زۆر باشم لەگەڵ ڕۆژوەکانمە سوپاس بخوام و هاوکاری خۆی گەورەیە کە یارمەتی دەرمانە ئەوە بە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە ئەم ساڵ خەڵکێکی زۆرە بینی کە دێ بەرەو شۆپینگ و ڕەمەزان و بە ڕۆژبوونی پێوە دیارە دڵخۆشین بەوە زۆر و ئەمەش بە ناوی ستافی سانای ئینتەرناشناڵەوە کە لە خزمەتی هەموو هاوڵاتیەکانی کە ئەو شاری بێرمیگام و دەوروبەری بێرمیگام و کوردەکانی بەریتانیان کە لە خزمەتانیان وەکو نان من لە بەشی نانەوایی 24 ساعات ئێمە نانمان بەردەسە لە مدەی 12 ساعت ئەمە بەردەوام نانەکەین بۆ 12 ساعتەکەی کەش نانی حازریمان هەیە بەڵە دوو شەفتەکەی چۆنە کە ئەمە 12 ساعت ناپێوادەین و 12 ساعتەکەی کەش نانمان هەیە لە ناو لایلۆنە حازر دانراوە بەڵێ دەستان خۆش بێ منەمەوێت پرسیاری ئەوە بکەمە قورس نییە تۆ بەردەوام لەبەرم گەرمایەیە ئێواران کە ئاچیتەوە یاخود لێرە ڕۆژوە شکێنی ماندوو نابی ماندوو بوونەکەی خۆشە بەڕاستی هیچ ناخۆشێکی بێ دیانە ژیان بە ماندوو بوونەوە خۆشە ڕاستیەکە لەوە بدوێن کار ئیسراحەت و ئیسراحەتبی ئەوە هیچ کاریگەرێکی نییە بەسەر ڕۆژوو بوونەکەت و ئیسپاتێکێتەوە بەڵێ دەستان خۆش بێ و دەمەوێت لێرە شتێکی زۆر سپاس بەخێراتنی ئێوە شەکەین بەڕاستی کە ئەرکتان کێشاوە کاتونەتە ئێرە بۆ بەسەرکردنەوەی ئێمە
ئێمە زۆ سپاسی ئەوکەین و ستافەکەش تاکە هیوای سەرکەوتندان بۆ خوازیین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاسانەکەین بەڵێ بینەرانی خۆشەویستی و کەیفۆمەوەیە ئەوەتان پیشان بەم لێرە کۆمەڵێ سەمونی زۆر تازە و فرێش هامن لە کونێکەوە سەیری یەکەم ماشەڵڵا لەو سەمونە جوانە ئەڵێ لە شارە حیاتەکە لامانداوە ئەڵێ لە هەڵەبجە و لە هەولێر و لە سلێمانی لامانداوە بەڕاستی جێی دەستخۆشی ئەم خواردنە جوانە پێشکەش بە ئەو خەڵکە بەڕێزە بکرێ کە دێن بۆ ئێرە و بەردەوام ڕوئەکە نام شوێنە نانی فرێش بەردەوام نانی فرێشمان هەیە و لێرەش دەمەوێت هاوکارم لەگەڵم بێ لێرەش کۆمەڵێک کولێرەی تایبەت کە بە فڕنێکی تایبەت دروستەکرێ ئەم کولێرەیەکی زۆر تایبەتە کە بە فڕنە تایبەتە دروستەکرێ چێشێک لەو هاوڕێ خۆشەویستانە بەسەر بکەمەوە بزانم چی هەیە بۆ ڕەمەزان بەخێراتنانەکەم دیارە مانگی ڕەمەزانی پیرۆز مانگێکی پڕ لە خێر و خۆشی ئینشەڵڵا بۆ هەموو لایەک ئێمەش وەکو کوردانی تاراوگا بە ڕێزەوە بە خۆشحاڵیەوە بەخێراتنیە مانگاکەین و ئامادەکاری تەوامان بۆ کردووە تا ساڵام لا سنە ئیشەکەشمان قورسە بەڵام شتەکان بە باشیە ڕابەڕێەوە لەخوا بەزیابێ ینی بە شێوەیەکی نۆرماڵی ئەمە لەگەڵەوەی کە ئیژەکەین و ئەتوانین ڕۆژەکانیشمان بگرین بە هاوشاریانمان لە کوردستان نەڵێن کە ئێمە بە ڕۆژوو نابین ئێمە ژۆک ئەوان بە ڕۆژووە بین و ڕۆژانەماوەی 12 کاتژمێر کارەکەین بەڵام ئەگەر کەسێک ئیمانی قایم بێ و پتەوە بێ ئەمە کار ناکاتە سەرەوەی کە ئینسان بە ڕۆژوو نەبێ و ورەمان بەرزەوە ئینشەڵڵا بە چەند ساڵێکە لێرەین بە خۆشی تێمان پەڕاندووی سەڵام ساڵش بەخێر و خۆش تێپەڕین و وەکو سانا فرێشنانی ژێمە هەمیشە لە خزمەت هاوڵاتیەکان داین ڕۆژانە شتی فرێش و بەردەوام و تازەمان هەیە لەگەڵەوەشدا کار لەسەر خێرایی و گفتوگۆ شیرینی لەگەڵ مشتەرەکانمان دەکەین چووکەم وڵاتە وەگەزانن وڵاتێکی سورعەیە سەریع بوونی کات دەستگرتن بە کاتەوە لێرە زۆر گرینگە بۆ ئێمە بە شێوەیەکی سەریع و بە گفتوگۆیەکی جوان پێشوازی لە میوانە بەڕێزەکانمان دەکەین بەڵێ سپاسانەکەم دووبارە دەستی هەموو لایەک خۆش بێ و پێم خۆشە لێرەوە بڵێم ڕۆژوو تاعاتی هەموو لایەک قبوڵ لە ئێوارانی غوربەتەوە ئێوارانی بەریتانیا سڵاو و ڕێز بۆ هەموو کوردستانیان و هاوشاریانی ئێمە دووبارە بینەری کەناڵەکەمان بن کەناڵی وکەیفۆ ماڵاوە کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا